خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەمووتان قەیرانەکانی هەرێمی کوردستانتان لەبەرە و نیگەرانیەکانی خەڵکیش دەزانین لەبارەی حکوومەت و هەرچەندە حکوومەتیش باز لەوە دەکات کە هەوڵیان داوە خزمەتی خەڵک بکەن، بەڵام ئێمە پرسیار دەکەین حکوومەتی تەندروست ئەو حکوومەتەی کە پێویستە بۆ خاک و خەڵک بەتایبەت حکوومەتێک کە باکگراوندێکی شۆڕژێڕی لە پشتیەوە بێت. بۆ نمونە هەزاران کەس خوێنی ڕژا لە پێناو دروستبوونی ئەو موسساتانی ئێستای هەرێمی کوردستان، بەڵام ئەو بەرزی و نزمی و ئەو نەبوونی استراتیژ و ئەو دووریە لە خەڵک بۆ نمونەی و حکوومەتان لەکوێ هەیە؟ چارەسەرەکان چین؟ ئەبێت لە میلەتێکی 6 ملیۆن کەسی لە 4 پارێزگا 2 پارێزگا سزا بدرێت لەلایەن کێوە؟ لەلایەن حکوومەتێکی کوردستانیەوە کە خوێنی وەکو وتمان هەزاران کەسی بۆ ڕژاوە. ئەم شەو لەگەڵ بەڕێز بەیار ملازم عومەر نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆ دەکەین. کاک بەیار بەخێر بێت. زۆر سپاس کایزانە، زۆر سپاس بۆ بورەماندوومان کردی. بەڕێزی مەمنون. گفتوگویەکی ڕاشکا و کاتیمی لەسەر پرسەکان بکەین. هەر بەڕاستی ینی پێناسە و تێگەیشتنیتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چی؟ بەداخەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کابینەیە کابینەوە زۆرترین جیاوازی کردووە، زۆرترین نەعەدالەتی جوگرافی لەم کابینەیە خەز بۆتەوە. پێشتریش هەبوو بێگومان، بەزەم کابینەیە گەشتۆتە ترۆک، ینی بە جۆرێک نەعەدالەتی جوگرافی کراوە، بە جۆرێک فشار و ئابلوقی ئابووری خراوەتە سەر سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕین کە خەریکە وڵاتەکە بەتەواوەتی ئەو شتی کە کیانێک هەبوو کە بەنای هەرێمی کوردستان خەریکە و کیانە لە ناوە چێشکەتەوە بووی کە کیانێک پارێزی ئەبێ لانی کەمی یەکسانی بڕەخسێنی هاوڵاتیەک لە بۆ نمونە زاخۆ تاکو و خانەقین هەز بە یەکسانی بکە، بۆ نمونە هاوڵاتیەک لە پێنجۆن لەگەڵ هاوڵاتیەک لە زاخۆ، هاوڵاتیەک لە هەڵەبجە لەگەڵ هاوڵاتیەک لە دووهۆک، لە سلێمانی یاخود لە هەولێر هەزکا یەکسانە، هەز هاوڵاتیەک لە سلێمانی یا هەڵەبجە یا گەرمان یا ڕاپەڕین هەز نەکە هاوڵاتیەکی پلە دوو پلە سێیە، هەز نەکا لەوێ موچە هێولای ئەمنیە، هەز نەکا لەوێ شەقام و ڕێگەوبان پەریپی ئێرە لای ئەم پەری پێنایرێ، هەز نەکا لەوێ وەبەرهێنان هەی لێرە نییە، هەز نەکا لەوێ هەلی کار هەی و لێرە نییە، چکە بە نەتیجە کە تۆ هەستکەی مانەوە لە چارچووی کیانێکە زەرەرە بۆت ئەم ئینتیما بووی نامێنێت، چکە ئینتیما بە کۆمەڵە دروشم دروست نابێ، ئینتیما بەشتی شکڵیات و بە ڕۆژی ئاڵا و بە ڕۆژی پێشمەرگە دروست نابێ، ئینتیما بۆ دروستە بێت کە تۆ هەستکەی هاوبەشی لە نیشتمانەیە لە سەرۆتی سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەم وڵاتەیە بەشە هەیە، یعنی هەستکەی جۆرێک لە عەدالەتی کۆمەڵایەتی هەیە و عەدالەتی جوگرافیش هەیە ئەوانە هەیە لە ئێستا کە بەداخەوە لەم کابینەیە گەشتۆتە ترۆپکی نەعەدالەتی. بڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو مەسەلەن هەم سەرۆکی حکوومەت و جەگری سەرۆکی حکوومەت دوو بەیاننامەیان بەرامبەر یەک دەرکرد، ینی وەڵامکاری بوو. ئەمە دەرەنجامی چییە کاک؟ من کاکزانە ینی بەدەر لەو خلافە سیاسیانی هەیە، ینی حەزەکەم چۆرەڵی واقعی حاڵی خەڵک، واقعی حاڵی خەڵک و تحلیلێک بۆ ئەو قسانەی ئاخر پەیامی سەرۆکی حکوومەت کەین. سەرۆکی حکوومەت لە پەیامی ئاخر پەیامی ئەڵێ کە چەند ڕۆژە لەمەوە پێش بڵاوی کردەوە، ئەڵێ من بە یەکسانی سێری هەموو سەرتاسەری هەرێمی کوردستان ئەکەم و خۆم بە بەرپرسیار ئەزانم بەرامبەر هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە. بەڵام ئایا بەڕاستی ئەمە وایە لەسەر ئەرزی واقع؟ چکە قسە شتێکی ئاسانە هەموو کەس پێوێرێ، بەڵام تۆ گرنگە لەسەر ئەرزی واقع بە عملی ئەو شتە بچەسپێنی، خەڵک خۆی شایەتی ئەوە بۆ بە. اینجا من ئەمێ بزانم یەکسانی لەکوێیە، ینی کە سەرۆکی حکوومەت ئەم قسەی کردووە، یەکسانی ئەوەیە کە لە زۆر بینی وەکو نووسەرێک وەکو چاودێرێکی سیاسی چالاگوانێک ئەوە هەیە سەیری، ینی ئەمێ بزانم یەکسانی ئەوەیە کە لە زۆنی زەر موچە هەیە و لێرە نییە، یەکسانی ئەوەیە کە لەوێ بە ملیارەها دۆلار و بەرهێنانەکرێ لە بەندا و لە باڵەخانە و لە ڕێگەوبانە، لێرە تەنانەت دەرمان لە نەخۆشخانە حکومەکانی شانیە. یەکسانی ئەوەیە لەوێ شەقامی 2 سەمەتری پلانی بۆ دائەنرێ، لێرە شەقامی سەمەتریش لەبەر بێبوجەی و بێپارەی وەستاوە. یەکسانی ئەوەیە کە هەرچی ڕێکخراونە دەوڵەتیەکان و کۆمپانیا گەورەکانی بواری نەوت و گازە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕینەوە بردیان بۆ زۆنی زەرد و بۆ هەولێری پایتەخت. ئەمە یەکسانی پێ ئەوترێ یاخود ئەمە موامەرەیەکە بۆ هەژارکردنی ئەم دەڤەرە. ئایا یەکسانی ئەوەیە کە سەرۆکی حکوومەت ئەچێ بۆ ئیمارات و بۆ قەتەر و بانگهێشتی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەوانە کابێن ئیسیسمارات و وەبەرهێنان لە هەولێر و دووهۆکا بکەن، بەڵام دەسوودیاری ئەو بەڕێزیان بۆ ئەم سنوورە ئەوەیە کە بێت فەوج و پارە و چەک بات بە کۆمەڵی خەڵکی ڕێگر و لە یاسا دەرچوو، کۆمەڵی خەڵکی شەڕانگێز کە پشێوی و فەوزا و ئاژاوە لە منتیقەیە بنێنەوە. جا بەداخەوە کاکزانە ئێستا فێری چی بوون؟
ئەو برادرانی پارتی زوو ئەم قسەیە ئەکەنەوەڵێنەوە ئێمە لا مرکزیت و فیدرالیمان نانێ خۆتان پێ بەخێو ئەمە لا مرکزیتە بەڕاستی ئەمە لا مرکزیتە یا ئەمە ئەجەندایەکی ئیقلیمی و بۆ خنکانی ئەم دەڤەرە تۆ دەستە بەسەر نوتی ئەم دەڤەرایە گرتووە بەسەر گازیە تەنانەت تۆ تەنها سنووری ئەم دەڤەرە بە ئێرانەوەیە کە باشماق و پەرێزخانە تۆ لە ڕێی بەکارهێنانی سوڵتەی خۆت و دەسەڵاتی خۆت لە حکومەتی هەولێرا کە تۆ سەرۆکی حکومەتی ئەچن چیەکەن ئەوی پێی ئەوترێ بڵێن چاوپۆشی گومرگی لە منتیقی حاجی ئۆمەرانەکەن بۆی داهاتی منتیقەیە وشەکەن بۆی ئەو بار هەڵگرانە بچن بۆ حاجی ئۆمەران و ڕوونەکەنە باشماق و پەرێزخان ئێرە لە برسا ئەکوژن موچەشی نایەن ئێڵەنەوە تا خۆتان پێ بەخێو ناکرێ بەس ئایا ئەمە لا مرکزیتە تۆ لا مرکزیت یاخود فیدرالیزم چییە بەدەست ینی دابشکردنی داهات و دەسەڵاتە تۆ دەسەڵاتە لەم دەڤەرە سەنوتەوە داهاتەکانیشی بردۆ بۆ خۆی لە ڕێککەوتنی 50 ساڵی نەوتۆ لەگەڵ تورکیا هەرچی نەوتوگازی ئەم منتیقەیە بردووتەوە تاڵانە کردووە بە داهاتەکەی بۆ تۆیە بە بۆری تۆیە ئەڕوا هەموو ڕۆژێک بە مەلاین دۆلار ئەچێتە سەر سابی کۆمپانیای کار کە هەر سەر بە پارتی و خۆیانە لەم لاشۆڵە ئێوە خۆتان پێ بەخێو ناکرێت ئێتۆ پاری ئەم منتیقی بڕووی تر منتیقی خۆی چۆن بەخێوکە ئێتۆ داهات و دەسەڵاتی بەرێ داهات و دەسەڵات بەم سنوورەکە خۆی نەوتوغازی خۆی بفرۆشێ بزانە چۆن خۆی پێ بەخێوەکرێ باشە کاک بیاریانی چەند ساڵ پێشستا مەسەلەن بەڕێزت کەمپینێکت ڕاگەیاند ئەو کاتە بەرنامەمان کرد لەسەرەوەی کە هەرێمی سلێمانی بە زۆر کە زووتیانەوە عراق چێتیەکەن و ئێوە ئەتانەوە قوارەی هەرێمی کوردستان لە ناو بچێ و ئەوانە نەتیجا تۆ ئیشی خۆتت کرد من باسی دەوە ناکەم چ دەرەنجامێکیە بۆ بەڵام ئەوە قوارەی هەرێمی تێکدان بوویان ئەوەی ئێستا هەیە بۆ نمونەکانەوە ینی من هەموو بەرنامەکانی لەگەڵ جەنابتاوە خۆشم کە چەنەها نووسین و چاپێکوتنی ترم هەیە لە هەموو شوێنەکەوتومە کە ئێمە بمانێ ئەم قوارەیە بەهێزکەین ئەم قوارەیە بەم دووبەرەکی و بەم سزانی منتیقەیەک دژی منتیقەیەک نەک بەهێز نابێ هەڵەوەشێت ینی ئەوە تا ئێستا لەسەر لێواری هەڵوەشانە تۆ بتێ ئەم قوارەیە بەهێزکەی بۆ بەهێز دەبێت کە سیستەمێکی فیدرالی دروستکەی داهات و دەسەڵات دابشکی بەسەر هەموو پارێزگا و قەزا و ناحیەکانە تەنانەت هەڵەبجەش نابێت پیسی بە سلێمانی بێت کەلار مەسە منتیقەی گەرمیان و ڕاپەڕی نابێت پیسان بە سلێمانی بێت سلێمانی پیس ناکە پیسی بە هەولێر بێ هەر منتیقی و داهات و دەسەڵاتی خۆی هەبێ و هەز بە بەشخوراوی نەکە بۆ نمونە لە وڵاتانی کە فیدرالین ئێستا گریمان مەسەن هەڵەبجە لەوە چێ لە ڕووی داهاتی نۆتوگازیەوە بڵێن هەژار بێ یان نۆتوگازی تیانە بێت ئەمە لەم وڵاتە بڵێن فیدرالیانە چۆن ڕێکخراوە حکومەتی فیدرالیەت پارە لەو پارێزگایانە ئەسانێت کە دەوڵەمەندن بە نۆتوگاز یارمەتی ئەو پارێزگانی پێەیە کە نۆتوگازیان نییە یاخود داهاتیان کەمە بۆی نەعەدالەتیەکە ڕێکاتەوە جۆرێک لە عەدالەتی جوگرافی و عەدالەتی کۆمەڵایەتی دروستکە ئێستا بۆ نمونە لە ئەمریکا لەبەری سیستەمێکی فیدرالیە بڵێ شارێکی وەکو دیترۆیت کە زۆربەی کۆمپانیا گەورەکانی ئۆتۆمبیل لەوێ بوون دوای لەبەر هەرزانی دەستی کار ڕویان کرد چین و مەکسیک ئەماوەی کرد ئابووری و شارە داڕوخێ بەڵام حکومەتی فیدرالی لە واشنگتن هەسا پارەی لە ویلایەتە دەوڵەمەندەکان سن لە نیویۆرک و لە کالیفۆرنیا و ئەمانە پارەکە یا بە دیترۆیت بۆی دیترۆیت هەستێتەوە و جۆرێک لە عەدالەت پەیڕەو بێت بەس لای ئێمە ڕۆژ بە ڕۆژ پارێزگا دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر و هەژارەکان هەژارتر بن تو ئێمە خۆمان خاوەنی نەوتین خاوەنی گازین بەس وەسعێکی زۆر هەژاری ئاژین ئەژڵێ تۆ ناتوانانی خۆ بەخێوکەی ئێکە تۆ دەستە بەسەراگرت تۆ چۆن من خۆم بەخێوکەم کە تۆ نەوت و گازە بردووم کە تۆ ئەتەوێ داهاتی باشماق و پەرێزخانی ژوشکەی لەو لاشۆ بڵێ تۆ خۆ پێ بەخێو ناکرێت ئەوە تویت کە هاتووی دەستخسۆتە بینەقاقە ئەم منتیقەیە و بە معاملەیەکی ئیقلیمی ئەتەوێ منتیقەیە لەناو بەری کاک بێر مەسەلەن باز لەوە کرێت کە دەست و پێسپی حکومڕانی هەیە لەو دەڤەرە بەڕاستی پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بەو شکردنەوە هەیە کە لە تورۆپی حکوومەتە ئاکرێت کامیانە مەسەلەن خۆی هەردووکی تایە بێگومان ینی ئەزمموی حکومڕانی چۆنەڵی ئەزممونێکی دەوڵەمەند نییە خۆی کورد ینی ئەزمموی حکومڕانی کەمە بەداخیشەوە ئەم چەند ساڵی کە حکومەت هەبووە بە بۆنی سراعی سیاسی و بە بۆنی هەنێ مەشاکیلی ترەوە نەتوانراوە حکومڕانێکی ئەوەی پێوترێ ڕەشید یا حکومڕانێکی سەرکەوت و سەلیم پێشکەشکرێ بەڵام سراع ینی بەداخەوە ترۆپکی دەسەڵات کەوتوتە ئەوەی کە لە ڕێی ئەمریکی ئەقلیمەوە دەست خاتە بینەقاقای منتیقەوە دوایش بڵێ وڵا فیدرالی سەرکەوتو نییە ئەمە هیچ ڕەبتێکی بە فیدرالیەوە نییە نەک ڕەبتی بە فیدرالیەوە نیە ڕەبتی بە مەرکەزیشۆ نیە ئەسڵان نیزامی مەرکەزیش بۆ نمونە تۆ دەسەڵات و پارە لە پایتەختە کە پارەیەتەوە پایتەخت تقریبا بە شێوەیەکی یەکسان دابەشەکرێتەوە بەسەر وڵاتەکەیە نەک تۆ بی منتیقەیە کە ناوچەی نفوزی خۆتە و لێ دەنگەرە زۆرە هەرچی پارە و لیا سەرفکەی ئیسیسماریکی ئەو منتیقانی کە ناوچەی نفوزی تۆ نیە تۆ دەنگیتیان ناهێنی بی هەژارێکی و برسیکی و موچەی لێ ببڕی پرۆژەکانی بۆستێنی لە برسابی کوژی ئەنی ئەمە نەک ڕەتی بە لا مەرکەزی و فیدرالی و نەڕەتی بە مەرکەزی شۆنیە ینی بابەتەکە مەسەلەن دەستێکی قلیمیتیایە لەبەر ئەوەی کە
بە قەنەعەتی من سرعە هەرە گەورەکە ئەم برسیکردنی خەڵکی منتیقەیە سەبەبە سەرەکیەکە گازی شەمشەماڵە چکە ئەوان ئەنێ دەستی بەسەرا بگرن ئیداری ئەم منتیقەیەش ڕێگە نەهەیە ئەوان بێموچەتەکەن فەقیرتەکەن بێ پرۆژەتەکەن بۆ ئەوەی لەژێر فشارەوە لە تۆ بکەن کە ئیداری ئەم منتیقەیە بکەن کە غازی شەمشەماڵیان تەسلیم کا وەکو چۆن نەوتەکەی ئەم منتیقەیان تاڵان فرۆشت لە ڕێی تورکیاوە غازەکەش بە هەمان شێوە لێ بکەن طبعاً ئەگەر ئیداری ئەم منتیقەیە بۆ ڕازی بێ لە کوردمودای ئەوان موچە ئەنێرن باشە بەڵام تۆ لە دوورمودای ڕۆژ بە ڕۆژەم نەعەدالەتی هەرزیاکە چکە تۆ بەس موچە و هەیە بەس ئەو جگە لە موچەشکە هەیەی بە ملیارەها دۆلاری نەوتوگازی دەستەکەوێ هەم وەکو داهاتی خۆی هەم داهاتی نەقڵکردن و بۆری نەقڵکردنەکەی ئەو پارێ ئەهێنێتەوە ئیسیسمارێکا لە منتیقی خۆیە اینجا ئەو لە ڕێی ئەوەی کە حکومت بەدەست ئەوە ئەچێ بۆ نمونە بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ قەتەر و بۆ ئیمارات هەموو کۆمپانیا زەبەلاحەکانی ئێوە داوەتەکە و بانگیشانەکە کە بێن ئیسیسمارات لە هەولێر و دووەکو لە زۆنی زەردا بکەن ئەم زۆنی لێبێ بەشەکەن کەواتە تۆ بەس موچە و هەیە بەس ئەو لە پاڵ موچە بە ملیارەها دۆلار وەبەرهێنانی نەوتوغاز لەگەڵ وەبەرهێنانی دەرەکی ئەوروپا ئەمریکا و قەتەر و ئیماراتی هەیە کەواتە ڕۆژ بە ڕۆژ ئەو دەوڵەمەندترە بێت تۆ لە شوێنی خۆتە ئەوەستی بۆیە من ئەوە يعني راسا چی بکرێت ئەبێت چی بکرێت ڕاستە ئەمە باژێکی قورسین ئێستا حالیەن منتیقەکەمان بە ینی وەزعێکی زۆر ناخۆش و نەهەموارە ینی ئەچێ بەڕێوە تێ ئەپەڕێ بەڵام ئەمە سەبەبەکەی چیە باجی ئەوە ئەینکە ئەمە نایڵ ینی نامانێت ئیدارەی منتیقی ئەم گازە تەسلیمی تورکیا و تەسلیمی پارتی بکرێت لە ڕێی تورکیاوە بیفرۆشێ لەوە ئەچێت چەند مانگێک یا حتا ساڵێکی بارودۆخی ئابووری منتیقی باشە بێت لە ڕووی پرۆژەوە لە ڕووی موچەوە بەڵام سەرنجام ئەگەر ئیداری ئەم منتیقەیە یاخود ئێمە بگەینە ئەو نەتیجەی غازی ئەم منتیقەی لە ڕێی عێراق و حکوومەتی مەرکەزی بفرۆشرێ داهاتەکی بهێنرێتەوە بۆ موچە و بۆ پەرەپیانی ژێرخانی ئابووری بۆ هەتا ئەم منتیقەیە بێ منتیقەیەکی دەوڵەمەند و خۆشگوزەران لە ڕۆ سیاسیەکەشیەوە هەر کاتێکمانەوێ ئێمە منتیقی سلێمانی و هەڵەجە و گەرمان و ڕاپەڕین لەگەڵ هەولێر و دووهۆ کاتوانین یەک بگرینەوە لە چارچەی سیستەمێکی فیدرالە کە ئەتوانێت بمان پارێزی و بەهێزیشمان بکانیەوە باشترین نمونەش لە منتیقەکەی ئیماراتە کە دوبەی و ئەبوزەبی و پێنج ئیمارەتی ترێکیان گرت و وڵاتی دەوڵەمەندترین و تقریبا بەهێزترین وڵاتی ناوچەکەیان دروست کرد ئێمە دەتوانین هەموو ئەو پارێزگا ئیدارە سەربەخۆیانە لە چارچەوی سیستەمێکی فیدرالیایە بگرین وڵاتێکی زۆر بەهێز بنادمین لە منتیقەیە چکە وڵاتی بەهێز بۆ دروست نابێت کە تۆ منتیقەیە بچە و سێنیتەوە چکە بە نەتیجە تۆ کە لە وڵاتێکە هەست کرد هاوبەش نیت وردۆ لێتێکیتەوە ئەمە حقیقەتی بۆ من بۆ پرسیارە بۆ لە بری بینێرانەکەم ئەمە حقیقەتی ئەو دۆخەیە کە ئێستا گوزەرە لە ڕووی داراییەوە یاخود مثلا زۆر جار ڕەنگە ئێستا بڵن کە بەیار مثلا حزبیانە یا منتیقە گەریانە قسە بکات ئەو خوێندنەوەی هەبێ یاخود ئەمە فاکتێکە و سەپێنراوە بەسەر ئەو دەڤەرەیە ئەزین کارزانە بەدڵنیاەوە فاکتێکە سەپێنراوە من حەزەکەم جنابە دڵنیابیلەوە ئەگەر سبێنێ بێت و سلێمانی و هەڵەبجە و گەرمان و ڕاپەڕین دەوڵەمەند بن و هەولێر و دووهۆک هەژار بن من یەکەم کەسە بم کە دیفاع لە هەولێر و دووهۆکەکەم چکە من ئەسڵەن ئەگەر بۆ نمونە هەر چوار پارچەکە ژێک بگرێتەوە باشووری کوردستان کە ئێمە تیاژین دەوڵەمەند بێ باکوور یا ڕۆژهەڵات یا ڕۆژاوای کوردستان هەژار بێ منە چم دیفاع لەوانەکەم چکە پێم وایە دەوڵەت بە یەکسانی دروستە بێ یەکسانی بنەمای دروستبوونی دەوڵەتە کە دەوڵەت یەکسانی تیانە بوو هەڵ ئەوەشێ کە دەوڵەت یەکسانی تیانە بوو ئیتر سلێمانی لە زوڵم لە هەولێرەکە هەولێر لە سلێمانی ئەکا بۆ من هیچ فەرقێکی نەوە ئەسڵەن کاکزانە خەڵکی هەموو هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجەوە لە زاخۆ تا خانەقین هەموو یەکتری خۆشەوێ ینی ئەمە بەداخۆ لایەنێکی سیاسیە کە ئەوێت تۆی فیتنەی و ڕق و ئاژاوە دروستکە ووا لە خەڵکی منتیقەیە بکا کە دژی منتیقەیەکی تر بێ منتیقەیە گوال لێ بکا کە منتیقەیەکی خۆش نەگینە خەڵکی هەولێر یا خەڵکی دووهۆک هیچ گوناحێکیان نیە لەوەی کە سلێمانی ئاوای لێ بەسەریە ئەو سوڵتە سیاسیە کە لەوێ حکومەکە و ئەسڵەن خۆشی بەسەر ئەوانیشا فەرز کردو ینی خەڵکی هەولێر ئێستا هەر بۆ نمونە لەناو هەولێرە خەڵکێکی زۆر هەیە کە خۆی چاوسێنراوەتەوە لەلایەن ئەو دەسەڵاتەوە یا بە پێچوانەشەوە ئەی تۆ سەیری کە کاکزانە خۆ ئێستا پارتی کادرێکی زۆری هەیە پێشمەرگەیەکی زۆری هەیە لە منتیقەیە پێشمەرگەی ئەیلولە شۆڕشی گوڵانە ئێ باشە تۆ خۆ کەبیرەکەی تۆ منتیقەیە چەوسێنیتەوە کادری خۆشی تیاگاتە تۆ کادرەکانی خۆشە لە منتیقەیە هەر بە چایەکی کەم و بە هاوڵاتی پلە 2 پلە 3 دەرەجە 2 دەرەجە 3 سەیرەکەی ئەنی باشە ئەمە ناولی ئەنی چی تۆ لە 6 ملیۆن کەسا مەسەلەن لە چوار پارێزگا و لە چوار ئیدارەی سەربەخۆیاتەوە ئەمە حکومڕانیت بێ بەڕاستی سەرنجام بەرەو جەزاهەکەمان بەرەو کوێ بێ بەڕاستی ئەزین کاکزانە ئەگەر نەگەینە ئەوەی کە سیغەیەکی چۆنەڵی سیستەمێکی وا دروستکەین کە بە جیاوازیەکانەوە کۆمان کاتەوە کە سیستەمێکی فیدرالی بێ وردە شتێک نامێنێنێ کیانێک نامێنێ لەبەرەوەی تۆ سلێمانی کە جابوو هەولێر جابوو وردە ینی بەجددی تۆ ئەگەر دیقەتیشی بی ینی ئەم نەعەدالەتیە بوو بوورە ئەوشم بیرچوو باسی کەم تەنان لە هێزی پێشمەرگە شاکراوە ینی تۆ مەسەلەن سەرۆکی حکومەت باسی حکمی یاسا و حکمی قانون و یەکسانیەکە ینی یەکسانی ئەوەیە تۆ بی ئەو بڵێن چەک و
هیرەی هاوکاری لە هاوپەیمانان و لە ئەمریکاوەیە زۆربەی بێ هێزەکانی هەشتا و زێرەڤانی و هێزەکانی هەفتای لێ بێ بەشکە یا کەمترینی بێ هێزەکانی هەفتە یانەمە عقلەتی مؤسساتیە یاخود عقلەتی مؤسساتی ئەوەیە لە هیچ شوێنێکی دنیا بووە تۆ لە یەک کاتە سەرۆکی حکومت بیت و سەرۆکی ئەنجومەنی ئاسایشیش بیشتی وە هەر نابێ ینی تۆ لە وڵاتی دیموکراسی وڵاتی شەفافە ئەوەی پێی ئەوترێ بە ئینگلیزی سەپەرێشن ئۆف پاوەر ینی جاکردنەوەی دەسەڵاتەکان ئەساسی دروستکردنی دەوڵەت و سیستەمێکی شەفاف و کراوەیە و ئەساسی ئەوەیە چێکان باڵانس کە تۆ کۆمەڵی هێزە هەیە چێکی یەکەکەن و باڵانس یەک ڕاگرن من بە چاودێر بەسەر یەکە و هاوسەنگ یەک ڕاگرن بەڵام تۆ ئەکرێ لە وڵاتێکە لە یەک کاتا کەسێک هەم سەرۆکی حکومت بێ هەم سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بێت و ئامادە نەبێت دەستبەرداری هیچ کامێکیشان بێت دوایش بڵێ وەڵام من حکمی قانون و یەکسانی جێبەجێ یەکەم لە بەیاننامەکەی مەسەلەن نیچێتی تۆمەتبارەکەوەکو ئەوەی کە لەو زۆنەیە کە تیرۆری کردووە لە هەولێر پێت وایە کڕۆکی بابەتەکە ئەمەیان کڕۆکی بابەتەکە وەک بەڕێزت بۆی چویت شاردنەوەی غازەکەی ینی مەسەلەن ئەوێ ئەو مۆزوع بکە بە بیان و بەوەی تۆ بێ لە بەرامبەر غازەکەی بدەیتێ بڵێ تۆ واز لەو مەلەفە بینیم مەسەلەن هەر چەندێکێتی ئەڵێ داوای لیژنەی بێلایەن و لیژنەی کردو بەوەی کە لایەنی سێم بێ لێکۆڵینەوە لەو بابەتە بکات ینی ئەخیر شدوای ئەوەی تەنانەت مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و خودی سەرۆکی پارتی بەڕێز مەسعود بەرزانیش بەیانیان دەرکرد بە ناوی ئەوە بەسەر پەرشتیەوە دوجار سەرۆکی حکومەت ڤیددیۆیەکی کردو لە داڤۆس ئەڵێ من تەکی دەکەمەوە لەوەی ئەبێ مانەیەک لا بکرێنەوە ینی تۆ ئەوانە تەسلیم بکرێن و ئەمەش ڕووناویەتی وەڵامی داوەتەوە کەواتە پێتوانێت دیسان تایتڵێکی تر لە ژێرە خۆی حەشارداوە 100% وایە کە زانین تۆ دیقەتی بە تەواو من هەر کەسێک شەهید بکرێ لە هەر لایەنێک بێت ینی لەبەری کووردە پێمان ناخۆشە ینی درود بۆ گیانی پاکی هەموو شەهیدان لە شەهید عەقید هاوکار بێت سەردەش عوسمان بێ سۆرانی مام محەممەد بێ بەڵام تۆ ناکرێ ئەمایان بارزکەی کە بڵین داوای لێکۆڵینەوەش کراوە بەڵام چاو بنووقێنی لە ئاسی سەردەش عوسمان و سۆرانی مام محەممەد لێرە قانون و ویژدان نییە بەس لە شوێنێکی ترا هەیە ینی ئەمە دووفاقێکی زۆر وازەحە بەڵام دیسان بەداخەوە کە تۆ مەسەڵەن کەسێک شەهید دەکرێت بە تایبەتی لە سلکێکی حساسە ینی تۆ ئەبێ داوای تحقیق بکەیت و ئەمە نەکی بە کارتێکی فشار بۆ ئەوی تۆ مەسەلی زەخت لەسەر بۆ دەستگرتن بەسەر غازی ئەم منتیقەیە ئەو مەسەلەیە بجوڵێنی ئەگەرێکێتی یا هەر لایەنێن کە ئیداری ئەم منتیقەیەکە ئەگەر ئامادە بوو غازی منتیقەکە و تەسلیم کاتۆ لە ڕێی تورکیاوە بیفرۆشی ئیتر هزار کەیسی وەکو شەهید هاوکار یا عەقید هاوکار دیزە بە دەرخۆ نەکرێ و کۆتایی پێبێ بەڵام ئەگەر تۆ بڵی من غازەکە و پێرافرۆشەمە و قەزێ بارزکەیت و گەورەیەکی بەداخۆ ینیەوە عەقڵەتی حکومڕانیەکی باش نییە بۆ بەڕێوەبرنی وڵاتێک باشە کەواتە بەم شێوەیە ئەوەی کە ئێستا پێم وابێ تۆزێک زۆر عراقچێتیش کاڵ بۆتەوە ئێستا مەسەلەن ئەگەر پارە بێ لە عراق هەردەستکەوتەوە و بڕۆی بە بەغا پۆست وەرگری هەردەستکەوتەوە ئەوانە بەڕاستی ئەمانە چی لە ئینتیمای گەنجەکە لە ئینتیمای نێتەوەکە زین کە زانانی مەسلەی عراقچێتی بەداخۆ ینی پارتی بە شێوەیەکی زۆر هەبن عەرەبیڵ ئینتیقائی ینی خۆی شتێک کە بۆ تۆ حرامە بۆ خۆی حەڵاڵە ینی ناکرێت تۆ لەم لاوە قسە بە کۆمەڵی خەڵک و لایانی تر بڵی لەسەر عێراقچێتی بەڵام خۆ شەڕی پۆستکەی لە بەغا قسە بە کۆمەڵی خەڵک بڵی لەسەر عێراقچێتی بەڵام تۆ بەردەوام لەسەر خەتبی لەگەڵیانەوە دڵیان ڕابگری هاتوو چۆکی ئەمان بێنیانی ئەمە هینێک هاو کۆڵێبانێک و دووهەوە و مەسلەی ینی ئەوەی کە بچمەوە سەر مەسلەی کە باسی حکمی یاسا و حکمی قانون نەکرێ ینی بۆی بزانی کە چەند بە شێوەیەکی لاسیکی تعامل لەگەڵ ئەم چەمکانایەکرێ بەداخۆ لەلایەن پارتیەوە ینی تۆ دیقەتی بە لە کاتێکا کە لە پەرلەمانەوە کۆمەڵە بڕیار دەچوو کە بەدڵی پارتی نەبوو سەرۆکی پەرلەمان و کۆمەڵی وەزیران ئاودیوی دێگەڵە کرد ئەی لەوێ حکمی یاسا و حکمی قانون و یەکسانی لەکوێ بوو بەڵام لە کاتێکا کە خۆیان لۆ بەرژەوەندی خۆیانە مەسەلەی یاسا و ئەم شتانە ئەهێنەوە بەرباس و لێکۆڵینەوە لە کاتێکا خۆیان گەورەترین پێشەلکەری ئەو یاسانە بوون یاسا گیرا و ڕێزی سەروەری یاسا هەیە لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ئەنی ئەگەر هەبووە بێگومان لانی کەمی متمانە لەلایەن خەڵکەوە دروستە بوو بۆ حکومەت ئەنی تۆ گەر دیقەتی بی لەم منتیقەیە هیچ متمانەیە بە حکومەت نەماوە لەبەرەوەی کە حکومەتی ئەم منتیقەیە نەبوو حکومەتی چەوسانەوەی ئەم منتیقەیە بوو ینی باوەڕە بێ کەزانە ینی من پێم وایە ئەم حکومەتە ینی چۆنەڵی کێبڕکی ئەکا لەگەڵ حکومەتی بەعسا لە چەوسانی ئەو منتیقەیە چەوسانی وای بەرامبەر منتیقەیە کردو کە حکومەتی بەعسیش لەوانەیە کردوێ مەسەن حکومەتی بەعس وای کرد کە لە هەموو پارێزگاکانە خەسەخانی گەورە دروستکرێ لە پارێزگای سلێمانیان نەکرێ حکومەتی بەعس وای کرد کە بڵین زانکۆی سلێمانی بێ بۆ زانکۆی بیبا بە هەولێر و کردی بە زانکۆی سەلاحەدین بەس نەگەیشتۆتە ئەو ڕادەی کە بێ دەرمانە بۆ نەنێرێ ینی ئێستا نەخۆشخانەکانی ئەمە نەخۆشخانە حکومیەکان دەرمانی تیانەوە ینی نەگەیشتۆتە ئەو ڕادەیە ینی بە تاوەتی ئەمە هەر نازەم وێرە ینی ئەمەش ئەکرێت لەژێر ناوی کوردایەتیە ئەمە کوردایەتی و دروستکردنی دەوڵەت بەم عەقڵێت و بەم شێوازە ینی نازەم کێ باوەڕ بەمە ئەکا کە ئەمە
نای کوردایەتی و دروستکردنی دەوڵەت بێت. لە چی تێرانە عەدالەتی گەورە بینیوە مەسەڵەن لەماوەی ڕابردوو بەڕێزت بەخاڵ هەموو ئەوانەت خستە بەردەم ڕایگشتی بەردەم خەڵک بێەوەی حزبێک بێەوەی لایەنێک لە پشتی تۆ بێ مەسەڵەن خۆت بەراوردێکت کرد مەسەڵەن ئەو کاتە سەرەتای دەستپێکردنی سزاکان و بەڕێزت بەوە هاتی ئێستا تحقیق بوو بۆت بەسی جەناب بۆیە بڵین بەراوردکاریەکان لە چەسانەوەی ئەو دەڤەرە ئەزانی لە هەموو بوارەکانە. کاکزانە من ساڵی 2016 بوو ئەو کتێبم بڵاو کردەوە بە ناوی نەعەدالەتی جوگرافیەوە. ئەو کاتە بڵین زۆر خەڵک هەستی پێ نەئەکرد هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر زەق نەبوون. بەستم ئەوەیە ئێستا بۆ تحقیق بۆ ئەمەنە زەق بووە ینی پێویستی بۆ نەماوە من وتاری لەسەر بنووسم من باسی کەم من کۆڕ و سمینار کەم شتەکان زۆر زەقن. مەسەن وەکوتم تۆ لێ موچە هەیە لێرە نییە لەوێ شەقامی 200 مەتری پلانی بۆ داڕێژە لێرە شەقامی 100 مەتری لەبەر بێپاری وەستاوە لەوێ هەرچی کۆمپانیای نەوت و غاز و ڕێکخراوانی دەوڵەتەکانە براوەتە ئەوێ لەوێ هەلێکی کاری زۆر هەیە لێرە نییە لەوێ وەکوتم خوان ئەوە جگەلوی سنووری بە تورکیا و سنووری بە سووریاوەیە ئەم منتیقەیە بە سنووری بە ئێرانەیە بووی داهاتی ئێرە وشکەن بە سوودوەرگرتنە دەسەڵاتی مرکزی ئەچێ مەسەن داهاتی چاوپۆشی گومرگیەکە لە منتیقەی حاجۆمەران بووی ئێرە برسیکە ئەنی شتەکە بە دەرەجەیە زەق بۆتەوە بیرەنەوتەکانیش بەڵێ مەسەڵەن بیرەنەوتەکانیش ئەویان کرۆ بەرهێنان لە منتیقەی خۆیانە بکەن لە منتیقەیانەی کەن بووی تۆ وابەستەی ئەوان بی بووی تۆ داهاتە نەبێ پارە نەبێ سوتەمەنی و نەبێ بۆ هەموو شتێک بگەڕیتەوە بۆ ئەوانی ژوک و کارتی فشار بیانێ ملکەچێکن خەڵکی منتیقەیە ملکەچکەم بۆیە ئەڵەم ینی خەڵکی ئەم منتیقەیە ئێستا لەبەر دووڕیانێک هەیە یا ئەبێ لە پێناوی موچەیە تۆ غازەکەیان تەسلیمکەی موچەت ئێنێ بەڵام هەتا تۆ هاوڵاتی پلە 3 لە وڵات هەیە یا ئەبێ بەرگی ئەم فشارە بگری بۆ ماوەیەک کە بتوانی غازەکەی خۆ لە ڕێی عێراقەوە بفرۆشی و داهاتەکەی بێتەوە بۆ موچە بۆ پەرەپیانی ژەرخانی ئابووری و منتیقەیەکی دەوڵەمەنی لێرە کەوانێک بکەمەوە بەڕێز کاک بەیار مەسەڵەن ئەو هەرێمە ئەو دەڤەرە بۆ نمونە بە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەروەها ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ئەتوانێت خۆشێنی بکات مەسەڵەن بتوانێت خۆی ڕێخاتەوە و بتوانێت ئەگەر لا مەرکەزێتێکی حەقیقی یان لانی کەم ئەو فشارانە لەسەری بەردەوام بن ئەنی مەبەستی جەناب بۆ ئەتوانێت خۆی بەخێوکە بەڵێ ئەزانی کاکزانە ینی تۆ بە شتێک ینی نمونەیەک جوابی جەنابە بمەوە سا وڵاتێکی وەکو سنگاپور وەختی خۆی وەکو پارێزگایە گوو لە مالیزیا کە جیابەوە ینی ئەو کاتە بڵێ مالیزیاش نەویست کە سنگاپور لەگەڵا بێ وڵاتێکی بچووک منتیقەی جەزیرەیەکی بچووک کە نەنەوتی هەبووە نەگازی هەبووە و هیچ و تەنانەت ئەرزەکەی بە خەڵکی کشتتوکاڵیش نەهاتوە لەبەرەوەی هەمووی وەکو چۆنەڵی وەکو ئەهوارەکانی باشووری عێراق وا بووە وەکو زۆنگاو بوو بڵێ منتیقەیەکی پڕبۆ لە ئەو بەڵام لە ماوەیەکی کەمە سنگاپور تەنها بە پێشخستنی زانست علم و تەکنۆلۆژیا دروستکردنی کۆمەڵە زانکۆ بۆ کردنی سنگاپور بە سنتەرێکی بازرگانی وای لێ هاوستا سنگاپور یەکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکان لە ڕووی داهاتی تاکەوە ینی ئەم وڵاتی ئەم منتیقەی ئێمە نەوتی تایە گازی تایە زەوی بە پیتی کشتتوکاڵی تایە کۆمەڵە پیشەسازی تایە کە توانێت تەطویری پێ بکرێ کۆمەڵە مەرسی هەیە لە ڕووی بازرگانی و ئەکرێ بێ بە سەرتەرێکی بازرگانی لە نێوان ئێران و عێراقا بە تایبەتی بەسەنەگەر ئەو ئابلوق ئابووری لەسەر ئێران لاچێ ئەکرێ ئەم منتیقەی هەر زۆر زیاتر ببوژێتەوە یعنی یەک کۆمەڵ مقاوماتی تایە کە بێ بە منتیقەیەکی زۆر دەوڵەمەند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ئەم دەسەڵاتە مەرکەزیەیە دەستی خسۆتە بینە ئەم دەسەڵاتە ئەیتوانی مەسەڵەن یارمەتی دەربێ بۆ ئیدارەی خۆجێی دەڤەرەکان ئەمانەتە توێر گەشە پێ بدات لە سەد ینی کازانێ سا لە وڵاتی کەوکو ئەمریکایە بڵێن ویلایەتی تەکساس تقریباً 2.5 عێراق ڕوبەرەتی بەپێی دەسووری ئەمریکا تەکساس بۆی هەیە هەر کاتی بێ داوای سربەخۆی و جابوونەوە بکە و بەپێی ڕیفراندۆم بەس بۆ تەکساس داوای ئەمەناکە خۆ تەکساس خۆ نەوتیشی هەیە و ئەشتوانی خۆی بژێنێ لەبەرەوەی هەستەکە لە چارچەوەی ئەمریکایە چارچەوەی دەوڵەتی ئەمریکایە ڕێز لە مافە یاسایی و دەستوریەکانی گیراوە ئابوووریەکەی بەهێزترە وەکو هاوڵاتیکی پلەیەک سەیرەکرێ لەبەر ئەو لە بەرژەوەندیەتی کە لەگەڵ ئەمریکایە بمێنێتەوە لە بەرژەوەندینی وەزائیدەن سوپای ئەمریکاش بە پارێزەری خۆی زانێت کە سوپای ئەمریکا نایە خەڵکی تەکساس بچەوسێنێتەوە بەس ئەگەر بۆ نمونە هەسکا هەژار کراوە هەسکا وەکو هاوڵاتی پلە 3 سەیرەکرێت سوپای ئەمریکی بێ غەدریان لێ بکات بێگومان ئەوانیش بی لە جابوونەوەکەن ینی تۆ ئەوەی کە ئەو هێڵێتەوە یا ناوهێڵێتەوە ئەوەیە ئایا تۆ هەز بە عەدالەت و خۆشگوزەرانی ئەەکەی یا هەز بە چەوسانەوە ئەەکەی اینجا ئەمەی وای کردو کە خەڵکی منتیقەیەش کە تۆ لە منتیقەیە گوتم خۆشگوزارانی هەیە لە منتیقەیە نییە ناکرێ هەردوو لاوکو یەک ئینتیمایان هەبێ وردۆ لە منتیقەیە ئینتیمای نامێنێ بۆ ئەو دەسەڵات و بۆ ئەو کیانە بەڵێ ئێستا کەواتە ئەو دەڤەرە ئەبێ لە بەردەم چ بژاردەیە کە نزیکترە
يعني او مثلا سليماني وهەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین کە دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ مەسەلەن خود تەنانەت خودی حەزبەکەش داوای دانیشتن و دەرگاکردنەوە و گفتوگۆ بکە لەگەڵ یەکێتی و بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام سەرۆکی حکوومەتەوە بۆ چوونی بێ پێت وایە 2000 ئەو دەڤەرە باشترین بژاردە بۆی ئێمە خۆ ناکرێەوە خەڵکە گریمانەوە ئەم ساڵیش پێمان وتن کە دۆخەکە بەم شێوەیە بەڵام خۆ خەڵک چاوەڕی ژیانەکە خەڵک ژیانی ئەوێ جیلێ کاتۆ ئەمڕۆ حەقی نییە حەق پەیوەندی بەوێ خۆشگوزەرانی بۆ دابینکەی ینی کام بژاردە نزیکترە بۆ ئێرەوە ڕاسترە کاک زانەزانی گرێکوێرەی مشکیلەکانی ئەم منتیقەیە و هەرێمی کوردستانیش بەگشتی نەگەڕە منتیقەیە مەسلەی نەوت و غازە چکە تۆ دیقەتی بە تا تقریبا تا ساڵی 2013 کە زۆر هێشتا نەوت و گاز بە شێوەیەکی ئاشکرانە نێرابوو موچە ئەهاو لە بەخاوە بودجی پەرەپێدانی پارێزگاکانە هاو وەزعی ئابووری زۆر باشتر بوو عەدالەتی جوگرافی هەبوو لە بینی پارێزگاکانی هەرێمی کوردستانە ینی لە بینی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دوهۆکە یاخود بۆ نمونە ئامێدی و پێنجێنە فەرقی هەستە بە جیازێکی زۆر نەکرد چکۆکو یەک موچیان بۆ ئەهاو وەکو یەک بودجی پەرەپێدانی پارێزگاکانیان بۆ ئەهاو بەڵام کە حکوومەتی هەرێم کەوتەوەی خۆی نەوت و غاز فرۆشێ حکوومەتی عێراق هەم موچەی بڕی هەم بودجی پەرەپێدانی پارێزگاکانی بڕی حکوومەتی هەرێم کە پارتی زاڵ بوو بەسەریا ئەو پاری نوتی دەستی ئەکۆ لە منتیقی خۆیان سەرفی کرد ئەم منتیقی لێبێ بەش کرد وردە ئەم منتیقی هەژار و منتیقەکەی تر بەرەو پێش و کە من خۆم حەزەکەم هەولیر و دوهۆک هەزار قاتی ئێستا دەوڵەمەندتر و خۆشگوزەرانتر بن بەڵام ئەمەرج جۆرێک لە یەکسانی هەبێت ئەگەر سلێمانی و هەڵەبجە بەقە ئەوانیش خۆشگوزەران نەبێ هیچ بێ بەقە نیوەی ئەوان بەزنەک ینی فەرقەکە بێ بە یەک بە هەزار بەهەرحاڵ اینجا مشکلەکە ئێستا چییە ئەیانوێت چۆن نەوتیان بۆ دەردەبرد غازی ئەم منتیقەیەش بۆ دەردەبرن لەبەرەوە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ لەم قۆناغەیە کە حکوومەتی هەرێم لە دەستێکی ئەمینانیە تۆ غازی خۆت لە ڕێی حکوومەتی مرکزیەوە بفرۆشی بودجە و هەم پاری موچە بووە هەم بودجی پەرەپێدانی پارێزگاکانە بووێت ژەرخانی ئابووری خۆ بوژێنیتەوە پەرە بە کەرتەکانی کشت و کاڵ بی بە پیشەسازی بی پەرە بە مەسەلی بازرگانی بی هەروەها بێتەوە بە گەشت و گوزاری بێ منتیقەیە منتیقەیەکی زۆر سیاحی خۆشە ینی لە هەموو ڕۆکان توانی تۆ منتیقەکەی خۆمان پێشخین بە حەقەت کاک بەیار مەسەلەن لە ڕێگەی هەڵبژاردنێکەوە ناکرێت کوی ئەو کەم و کوڕیانە چارەسەر بکرێن خۆ ڕەنگە لە شوێنێک لە هەولێر کۆمەڵێک بینە و جادەکرابێ بەڵام خەڵکێکی تری شێ مەسەلەن لە ژێر هێڵی هەژاریەوەیە لە دهۆک هەژارترین پارێزگایە مەسەلەن بکرێ بە تەواوی لە پێنا ئەوەی کە ئێمە وتمان باگراوندی و حکوومەتە خوێن و خەباتە منطقی تایە مەسەلەن ئێمە هەر ئاوە بەدیار ئەوە دابنیشین مەسەلەن ئەم ڕێڕەوە ڕاست بکرێتەوە خەڵک تێبگەێنرێت کە ناکرێت بە تاک شخصی ئەمە مڕیارانە بدرێن بەدڵنیاییەوە کاکزانە ئەنی تۆ ئەگەر بتێ ئەم منتیقەیە چۆنەڵی خۆشگوزەران بێت ئەم کیانەش پارێزی یا ئەوەیە عەقڵەتی حکمڕانی لە هەولێرەوە بگۆڕێ هەموو یەک و یەک سیرکە نەیەک فشار خاتە سەر منتیقی و برسیکە یا ئەوەیە تۆ لەگەڵ حکوومەتی مرکزیان ڕێکە اینجا ئەم زۆر خەڵک بەداخۆ زۆر هاوڵاتی یا زۆر خەڵکی ئێمە لێگانەی غەڵەتی بۆکەن ئێمە بۆ بچینەوە سەر عێراق نەخێرەمە ناچینەوە خۆمان هەر لە چارچێوەی عێراقین چۆن هەرێمی کوردستان لە چارچێوەی عێراقەیە کە ئێرەش سلێمانی و کەرکووکیش بوون بە هەرێمێ لە چارچێوەی عێراقە ینی ئەمە شتێک نییە بڵێ ئێمە لە کوردستان دابڕێن و چینە سەر عێراق ئێمە هەر لە هەموو حاڵەتێکە لە ناو هەرێمی کوردستانە بین یاخود بین بە سلێمانی و کەرکووکیش بن بە منتیقەیەک و هەرێمێکی سەربەخۆ وەکو چۆن هەرێمی کوردستان لە چارچێوەی عێراقەیە ئەمەش لە چارچێوەی عێراقا بێ بەڵام ئەوەیە لانی کەمی شەفافێتی تیا ئەبێ لانی کەمی ئەوەی تابێ کە خۆشگوزەرانی بگەڕێتەوە موچە بگەڕێتەوە ژێرخانی ئابووری پەرە پێبیرێ جادوبان پەری پێبیرێ بەنداو دروست بکرێ کۆمەڵە پرۆژەی استراتیجی بخرێتە گەڵ ینی تۆ کازانە مەسەن لە وڵاتێکی وەکو بڵێن ئەڵمانیایە مقاتعەی بەڤاریا کە منشن پایتەختەکەیتی دەوڵەمەندترین مقاتعەیە تۆ ئەگەر بێت حکوومەتی مرکزی لە بەرلینەوە بچێت دەست بەسەر هەرچی داهاتیایە بیگرێ هەرچی دەسەڵاتە لێ بسەنێتەوە وردە فەقیری بکە دوایش بڵێ وەڵامە دەسەڵاتی لامەرکزی و فیدرالی فەشەلی هێنا لەبەریەوە ناتوان خۆتان بەخێوکن ئێتۆ هەرچی دەسەڵاتی لێ سەنێتەوە تەبعاً ئەویش ناتوانێت خۆی بەخێوکە یاخود بۆ نمونە ئێستا دووبەی بڵێن ئیمارەتێکی دەوڵەمەند و بەهێزە لە ئیماراتە ئەگەر ئەبوزەبی هەرچی دەسەڵاتە لێ بسەنێتەوە دەستکاری باج و ڕسومات و گومرکە مەسەن منتیقەیەکی تاکسفریە زەریبەتیایە مەسەلەن بەلاشە دەستکاری ئەوە بکە وردە ئیقتصادی دووبەی پتەپێ دوایش بڵێ وڵای ئەوە فیدرالی فەشەلیە بەسڕە مەسەلەن پارێزگایەکی دەوڵەمەندە بنەوەت بەتەکید زۆر باشە کەواتە ئەگەر پێشەوە بسمە ئەمە پرسیاری غاز بکەم بەڵام پێشەوە نەوت بەو شێوەیە یا بە ئەو نەعەدالەتیە پێت وایە توانێت بەردەوام بێ و ئەو کیانە پارێزێ
زۆر بەوازحەیە ئێستا دیارە کەزانە کە کیانەکە هەمووی کەوتۆتە بەردەم خەتەر ینی خۆ هەر زۆنی سەوز نییە کە ئێستا زۆنی سەوز ڕاستە لە ڕووی ئابووری و موچەوە تووشی کێشەی قوڵ بۆتەوە تەمان کە تۆ موچەونەیە خەڵکی ئەڕێتە سەر شەقام خۆپشاندان ڕوئەیە و فۆزار ڕوئەیە کەمە بە پلان و بەدەستە بەڵام لە هەمان کاتە ینی ئەم سیاسەتە ناحەکیمانەی کە گیراوەتە بەر هەولێر و دۆکی شخصۆتە بەرمەترسی خۆمان بینیمان چەند جارێک قەسف کرا چەند جارە بردومانی هەولێر و ئەو منتیقانە کرا تۆ کە بەبێ خوێندنەوەی هاوکێشەی نێودوڵەتی بەبێ خوێندنەوەی هاوسەنگی ڕاگرتن لە بینی هێزە نێودوڵەت و هێزە ئیقلیمیەکانە دەست بۆ ئەو بەری کە تۆ بەس بتێ پارە و دەستکەوێ و لە ڕووی غاز و لە ڕووی نەوتەوە ینی تووشی کێشە و ئاڵۆزی زۆر گەورە ئەبی تۆ لە ڕووی جۆپۆلەتیک و لە ڕووی جوگرافیای سیاسیشەوە تۆ بتێ نەتەوێ سنوورە چۆن بە تورکیاوی بە ئێرانیشەوە هەتە کە تۆ ئەمە نەخوێنەوە وردە وردە خەڵکی هەولێر و خەڵکی دۆکی شەخەیتە بەرمەترسی کاک بەیار مەسەلەی پرسێکی تر هەیە مەسەلەن لە دوای 2023ەوە بە دیاریکراوی و مثلا 2002 بەدواوە لێرە مەسەلەن جۆرێک لە تێگەیشتن لە حکومڕانی هەبوو وردە وردە لە سنووری سلێمانی حکوومەتی سلێمانی هەبوو مەسەلەن ژێرخان ئیش لە ژێرخانە تەنانە سلفەی خانوبەرە بوو 50,000 دیناری سویسری و کاتەدرا بە خەڵک پرسیارەکە ئەم ئەقلێتە لەو دەڤەرە هەبوو لەو حکوومەتە هەبوو مثلا باسی مافی مرۆڤ کرا گەر بیرت بێ کە وەزیر بەبزام کاک سەلاح ڕەشید بوو مثلا لە وەزیر ڕۆشنبیری هەبوو کە لە تەنانەت یەکێتی حزبی حاکم بوو وەزیر ڕۆشنبیری لە حزبێکی تر بوو مثلا خەڵک پرسیاری ئەوە کە ئێستا بەم هەموو مەرج و کرانەوەانە بۆ ئێرە ئاوهای لێ هات ئەزانی کەزانە بەداخۆ من ئەمە ئەڵێم ینی چەند تاوانی پارتیشە سراعی نێوانی کێتی و گۆڕان زەربەیەکی زۆر قورسی لە منتیقەیە و پارتیش توانی باش ینی دەستخاتە ئەوەی کە سراع لە بینی کێتی و گۆڕانە تۆختر کاتەوە یا سراعی ناوی کێتی گۆڕان ئەین باڵباڵێن و مشکلیان تیا دروستکە و وردە وردە قەنەعەتێک لای خەڵکی منتیقەیە دروستکا بڵێ ئەوە تاوان ناتوان حکومڕانیتان کەن بەس با ئێمە بین حکومتان کەنین بەڵام بەڕاستی قەت پارتی ناتوانێت بێ بە بەدیلی هیچ هێزێکی تر لە منتیقەیە چکە تۆ بە تەماوی منتیقەیەک سزابی برسی بکەی بێمەعاشی بکەی بێ پرۆژەی بکەی بۆی خەڵک ملکەچێ بێ خەڵکی ئەم سنوورە وا بیر ناکاتەوە ینی هەتا تۆ تونگتربی ئەویش تونگتر وەڵامەیەتەوە خەڵکێک نییە ملکەچ بێ ینی تۆ پێشتر یانی وەکو وتم یەکگرتنەوەی ئیدارە و ئەوەی دروستبوونی ئەم سراعی بینی کێتی و گۆڕان وای کرد تۆزێک جۆرێک لە فۆزار ڕووبکاتە ئەم منتیقەیەوە ئێستا شەس ناکەی ئەو سراع هەیە مەسەڵەن کتابێکی و گۆڕان کتابێکی کردوشیان لە حکوومەت بەرپرسن لەو دەڤەرە بەڕاستی بەتەکید ینی ناکۆکی ناوخۆی ئەم دوو حزب و ناکۆکیان دژی یەکتر ینی زەربەیەکی زۆری لە منتیقەوە پارتیش خۆسی و هەر نمونەیەکی بەسیط بە جنابە بڵێم زوو تۆ دیقەتی بە مەسەن پارتی لە ئەعلامی خۆیەوە لە میدیاکانی خۆیەوە بە تایبەتی میدیاکانی کە بە پارینەوە تەمویلەکرێ زوو مەسەن گەورەترین کێشە لە منتیقەی زۆنی زەر ڕووبا دایەپۆشن باسی ناکەن بەس مشکلەیەکی بەسیط لە منتیقەی ئێمە ڕووبا گەورەیەکەن و تیشکی خەنە سەر و بۆی ئەمەی تر دڵڕاوکی و فۆزا دروستکەن لە منتیقەیە مەسەنێکی لەو شتاناڵێن ئێوە فاشیل ینی فەشەلتانە ناشکستان خوار ئیدارەتان پێی نایرە بانقەکان بەتاڵ بووە ئەوەی بانقەکانی بەتاڵ کردو ئەوەی چەکی بۆ خەڵک ساغە کرد ئێستا پارتی خۆی داڵدەیەوە بە میلیۆنەها دۆلاری ئەم منتیقەی لە ڕێی چەکۆ ساغ کردو ئێستا لای پارتی داڵدەیرەوە ئێکە تۆ ئەگەر حکومڕانیەکی حکمی یاسا و قانون بەرقەرارە و یەکسانی هەیە تۆ بێ خۆ ئەو کەسەبەی بە دادگا و پارەکان بێنێتەوە بۆ بانقەکانی سلێمانی و بۆی موچە بیرێت کاتە ینی لە هەموو ڕێکەوە ئیش لەسەرەوە کراوە تەنان لە ڕۆ سیاسیەکەشەوە باشە غاز ئەتوانێت چی بە هەرێمی کوردستان و دەڤەرە ببەخشێ کە کاتی خۆی وبزان 2011 بوو پەیمانگایەکی ئیماراتی بوو ینی لێکۆڵینەوەیەکی کروتی ئەتوانێت هەرێمی کوردستان بکا بە دەوڵەت کاکزانە ئەزانی غازی شوونەوتیش بە تایبەتی غاز کە ئێستا لە ڕووی جوگرافیای سیاسیەوە زۆر گرنگی استراتیژی زیاترە ئەکرێ بێ بە فاکتەرێکی چۆنەڵی بێ بە نیعمەتی بۆ وڵاتە کەشکرێ بێ بە لەعنەت ئەکەیتە سەر و ئەو عقلەتی کە ئیداری ئەم وڵاتە ئەکا کام ئاراستەیە ئەیبە بۆ نمونە حتا ئەگەر تۆ لە ڕێ عێراقیشەوە نەیفرۆشی ئەگەر ئەم غازە لە دەستی کە ئەمین نابێک و هەرێمی کوردستان بیفرۆشی بەڵام داهاتەکەی هەمووی بێتەوە سنووقێک و بەیەکسانی دابەشکرێ چۆنەڵی لە زاخەوە تا خانەقین ئەوە هەر شتێکی باشە ئەگەر لە دەستێکی ئەمینانی و منتیقەیەکیش ئەچەوسێنرێتەوە لە ڕێی حکومەتی عێراق بفرۆشی و موچە بێت و بجێ پەرەپێدانی پارێزگاکان بێ و یەکسانی و عەدالەتی جوگرافی دروست بێ ئەمە هەر شتێکی باشە و بەخێر و خۆشی ئەشکێتەوە بۆ وڵاتەکە بەڵام ئەگەر ئەمانە ڕوونەیە تۆ بۆ نمونە پارتی دەستی بەسەرا بگری و لە ڕێی تورکیاوە بیبا و مەسەلەن تاڵان فرۆشی کە ئەو منتیقەی لێ بێبەشکە بێگومان وردە منتیقەیە ئەترازەیە کە ترازاش خۆ ئەو کاتە شتێک نامێنێ ئەنی بەنای هەرمی کوردستان و کاتە هەولێر دووەکی شەکەونە بەرمەترسی چکە تۆ بمانوێ نەمانوێ ئێمە لە منتیقەیەکین
هەرێمێکی بچووکین دراوسی زۆر زەبەلاحمان هەیە کە ئێران و تورکیا کە دوو زلهێزن لە مانتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێکە تۆ ئێستا بە ئاسانی دەرەقەتێن کە تو بووی بە دوو پارچ و سێ پارچی دژبەیەک تەعمن کە باسی فیدرالیەکەم باسی دوو پارچ و سێ پارچی دژبەیەک ناکەم باش چەند پارچێکەکەم کە بە یەکتری بەهێزەکەی بۆ نمونە جۆرە لە کێبڕکی بنیانەری ئابووری دروستەکەی کە ئەگەر پارێزگایەک هەژار بوو پارێزگاکانی تر پارەکەوەکەن و ئەیەنێ و جۆرە لە عەدالەت دروستەکەن ئابووری خوو پێشەکەی هێزی نیشتیمانی سوپای نیشتیمانی دروستەکەی بەڵام کە تۆ بووی بە دوو زۆنی دژبەیەک ئەو کاتە ئێران و تورکیا و وڵاتانی چواردۆری زۆر ئاسانی دەرەقەتێن ئێستا هەر ئەوە ڕوون نەداوە بەتەکید زۆر بەواسەحی و زۆر باشە بەسەلەن بە چەند پرسیارێکی سیاسی ینی لە نێوان هێچێتی و گۆڕام بکەم کاک بێر پێت وایە ئەبێ و دوهێزا پێت وانێت کە هیچتۆتە نقطەیەکە ڕاشکاوتر بن لەگەڵ یەکتر بە تایبەتی مەسەن سابینی یەکێتی ئەو هەموو بەیان نامەوانە مەسەلەن ڕێخەری دەست لە کارچێشاوی بزوتەوەی گۆڕان بە ڕێزکا عومەر ئەڵێ بە قونسۆڵی ئەمریکاڵێ ئەمە لەسەر پارە و دەسەڵاتە لە کاتێکە زۆنەکە دۆخەکە ئەبیندرێ مەسەلەن بارێزگار لە بزوتنەوەی گۆڕانە بە ڕێز دکتۆرە ڤاڵە ینی ناکرێ ئەم خیتابەت نانی کەم تۆزێک لە یەکتر نزیکتر بن زین کەکزانە بەداخۆ ینی هەردوو ڕەوانشاد بڵێن جنابی وام جەلال و جنابی کانوشان خەریب بۆ گەیشتە سێغەیە کە لەژێر چەترێکا کۆبن و جۆرێک لە باڵانسی هێز دروست بێتەوە چکە باڵانسی هێز تێک چوو کە یەکێتی و گۆڕان لێک ینی بوون بە دوو یەکێتی ئەو مشکلی تێکگەورەکە لەقا بزەبێت ینی وردەوە پارتی زاڵ بوو و پارتیش نایە ئەم یەکگرتن و نزیکبوونەوەی ڕووبە یاری خۆزگە ئەگەرێکی شانەگرتاتەوە لانێکم لەژێر چەترێکا بیان توانێت باڵانسی هێز ڕێکەنەوە بەس بەداخەوە هەردووکیان لە خۆشکەوتن و کۆچی دواییان کرد ئێستا وەکو چۆن ئەوە شتێکی زۆر زۆر نەعەقلانیە کە پارتی پی وایە توانێت بێ بە بەدیل لە مەنتیقەیە بە هەمان شێوە زۆر نەعەقلانیە کە هەرێکی لەم هێزە بڵێ وەڵام من ئەم بە بەدیلی ئەوی تر ئەگەر بۆ نمونە یەکێتی بێ بە کێشەی لەگەڵ پارتیا گۆڕانە بێ بە بەدیل لە مەنتیقەیە یا بە پێچوانەوە بێکۆ ئەتوانن جۆرێک لە باڵانسی هەز بگێڕنەوە بەڵام هەتا لەسەر ئەم سراعە بەردەوام بن ینی جگە لەوەی کە پارتی هەوەنی تر زاڵە بێت لەناو خەڵکیشە ئەو شعبێت و جەماوەری کە لە دەستیانەوە زیاتر لە دەستیان و بەرولاوازی زیاترە چن بە قەناعەتی من پێت وایە هیچیان بەتەنیا توانە شتێ بکەن پێم وایە بەیەکەوە زۆرە توانن شتی باشتر و بەهێزترکەن هەرچەنە بەداخۆ ینی هەردوو لایەن ینی چۆنەڵی جەماوەر تا حەدێکی زۆر لیان ئازە لەوانێ بڵێم گۆڕان تا حەدێکی زۆر زیاتر چکە بەڕاستی گۆڕان ئەوەنی چۆنەڵی زیاتر پێگەکەی جەماوەری بوو ینی بەدەر لەوە زۆر سەر معاناتی خەڵک دروست بوو معاناتی خەڵکو ینی زۆر عنسوری تری هێزی نەبوو لەبەرەوە کە بەنەمانی سیقا زۆر بە ئاسانتر ینی بڵین کێرڤیدا ئابزە و جەماوەر لە دەستەیە بەڵام ئێستاژ نەچۆ بچێنی ئەتوانن ئەم دوو هێزە ئەگەر نزیک بنەوە لە یەکتری وردە جۆرێک لە سیقە دروستکەنەوە بەڵام ئەمە بۆ نابێت لایەک تەسلیمی پارتی بی و لایەک دژی پارتی بێ و لایەک دەست خاتە پیوا بێ بە بەدیلی ئەوی تر و ینی مەسەنێکێک دژی پارتی قساکایەکی وەصفێکاویکێ لە حکومەتایەکی دژی حکومەت و ینی بەیەکەوە یا لە ناو حکومەت بە بەهێزی و خزمەتی منتیقیە بکەن یا بەیەکەوە بێنە دەرێ و بتوانن لەگەڵ حکومەتی عێراقی ئەتیفاقیە بکەن کە ئەم منتیقەی هەستێنەوە ینی لەم باش ئەوەی بکە ڕێز دوتت نە لەبەر خاتری یەکێتی وتت نە لەبەر خاتری گۆڕان لەبەر خاتری خەڵک و منتیقەکە بەتەکید وایە ئەوەی لە تەفاسیلی ئەو بەرنامەی وتت بۆ ناکرێت مەسەن یەکێتییان گۆڕان بە باشی درشی پێ نەکەن و خیتابێکی هاوشیان هەبێ مەسەلەن خۆ بزوتنەوەی گۆڕان سەنگێکی قورس باشی هەیە لە ناو حکوومەتە ئەویش بڵێت لانی کەم با بڵێت وەرن ئەمە چاکەین ئەمە کەم و کورتەکانە مەسەلەن ئێستا دۆخێکە بۆ پێشتریش ئێستش هەیە مەسەلەن ڕەنگە بۆ سەرفکردنی ملیۆنێک دینار ئەگەر بگەڕێتەوە بۆ حکوومەت ملیۆن مەسەلەنەوە هەر هەبوو بەڕاستی مەسەل مدیر دایرە هەیە بە خۆمی تۆ ملیۆنێک و 200,000 لە ڕێگار سەرف کردووە تا تۆ وەسلێکی ملیۆن دیناری وەرەگریتەوە حەق نەبوو ئەمە قسەیەکی ڕاشکاوە نەبکرێت بەدڵنیاییەوە زین کە زانە من کە ئەڵەمی کێتی گۆڕان هەموو لایەنەکەن ئین تەنانەت کۆمەڵ و یەکگرتوش ینی ئەکرێت دەورێکی زۆر خێر و باشیان هەبێت لە مەنتیقەیە و یاری بەتایبەتی برانی کۆمەڵ دەورێکی باشیان هەبوو لەم چەند ساڵی ڕابردوو ینی ئەکرێ هەمویان بەیەک و ئیتیلافێ دروستکەن بۆ بەڕێوەبردننی ئەم مەنتیقەیە ئایا بۆ حکمڕانێکی بەهێزە لە هەرێم و بتوانن بەڕاستی مستحقاتی منتیقەیەدا بڕن ئەگەر ئەوشیان پێ ناکرێت بەیەک و ئیتیلافێ دروستکەن لە بەغا بتوانن مەسەن وتوغازی ئەم منتیقەی لە ڕێی عێراق و فرۆشن و داهاتەکەی بێتەوە بۆ خەڵکی ئەم منتیقەیە شەرمنیەک یا مجاملەیەک هەست پێ ناکەی مەسەلەن هەمووی چاوەڕی شتەکان ینی بە حەدی ناستنە پێشەوە بەڵێ بەداخەوە اینجا ئایا شەرمنیە یاخود بەداخەوە هەنێ جار من ئەوەی کە هەستی پێ ئەەکەم هەنێ جار بەرژۆندی زۆر تەسکی حەزبی یا بەرژۆندی شخصی ئەم کەسایەتی لەگەڵ ئەو کەسایەتی سیاسیە ئەم حەزب لەگەڵ پارتیە ئەم مەسئول لەگەڵ ئەو مەسئولی ترە وا ئەکا کە پێیان وایە کە بەرژۆندیان ئەوە باشترڕە بەڵام ئەوە ئەبێ هەمومان لەوە دڵنیا بین کەزانە کە تۆ
لاواز بوویت وردۆ لە بەرژۆندە شخصەکە شوێ نامێنێ ینی تۆ ئەگەر ئەوە ینی شێوازێکی برکردنەوەی زۆر تەسک و زۆر ناستراتیجیە ینی ئەوە جوانترین شت ئەوەیە کە تۆبی لە بەرژۆندی میلەتەکەت و منتیقەکە و بکەیتەوە وڵاتەکەت و هەرێمەکەت بکەیتەوە بەس ئەگەر ئەوەش ناکەیت تۆبی لە بەرژۆندی تایبەتی خۆش بکەیتەوە ئەمە بەسم ئەو بەرپرسانی هەردوو لایە بەڵام تۆ بەرژۆندی تایبەتی خۆشەوە پارێزراوترە کە هاوسەنگی هێز دروست بێتەوە تۆش پێگەی سیاسی بەهێزترە بێ بەڵام بەم شێوەیە پێگەی سیاسەکە ڕۆژ بە ڕۆژ وەکو بناغەکە و نامێنێ و ڕۆچێ ینی و کاتە تۆش بەرژۆندی شخصیشە پارێزراو نابێت لە حاڵەتێکی پارتی ئەتوانێت بەو شتانە یەکێتی کۆتایی پێبێنێت کە ئێستا لە بەرامبەر کارکە بەرن والله کاکزانە بە قەنەعەتی من ئەوە زەحمەتە چکە مەسەلەکاری کێتی نییە خەڵکی ئەم منتیقەیە ملکەج نابێت بۆ پارتی ینی یەکێتیش نەمێنێ و گۆڕانیش نەمێنێ و کۆمەڵ و یەگرتوش نەمێنێ و هیچ حەزبێکی تریش نەمێنێ خەڵکی منتیقەیە ئەو هینەی تیان نییە ینی ئەو فکر و ئایدیاتیان نییە کە تەسلیم بێت ینی لایەنێک برسیکە بیچەوسێنێتەوە لاخرا بڵێ بۆی نەمچەوسێنێتەوە موچەم باتێ من تەسلیمە بم ئەو ئاخلەتە من نازم بەدی ناکەم لە منتیقە بڕوا ناکەم هەر لە هەرمی کوردستان بە گشتیش و هەر سروشتی مرۆڤ وانە خەڵکی منتیقەیەش گەلەوەی کە ینی خۆی بە عام سروشتێکی یاخی هەیە ینی زۆر زیاتر لە کەسێکی ئاسایی دژی ئەوەیە کە تەسلیم بێت وەکو ئەزمموی خۆت وەکو نووسەرێک وەکو چاودێری سیاسی وەکو کوڕی سەرکردەیەکی پاک و خەباتجێڕ شۆڕشی نوێی گەلەکەمان پامت بۆ مەسەلەن کاک بافڵ چی وەکو سەرۆشێتی وڵی هیوادار لە حەزبی مەسەلەن وەکو هاوڵاتی وەکو کەسێکی سربەخۆ ینی هیوادارم کاک بافڵ کۆکەروی ئەو برادرانی تر بێت بە تایبەتی کە بڵین ئێستا لەم منتیقەیە توانی بڵی زۆرترین کورسی هەیە یەکێتی لە چاو بڵین گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوشە ئەتوانێت ڕۆڵی کۆکەرەوە بگەڕێت چکە ئەم منتیقەیە ئیدارەکردنی تەنها بە حەزبێک و بە شخصێک ناکرێت بە ئیدارەیەکی دەسە جەمعی هەبێ و ڕێز لە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان بگیرێ بە گۆڕانتەوە بە کۆمەڵ و یەکگرتوت و تەنانەت بەنەوەی و هەموو لایەنەکانی تریشەوە ئەکرێ کۆکەرەوە بێت ئەکرێ ئەوە بێت کە یاخود و کوتم ئیتلافێکی بە قۆت لە حکوومەتی هەرێم دروست کرێ بۆی مەستەحقاتی منتیقی بێنن ئەگەر ئەوەش ناکرێ لانی کەم ئیتلافێ دروستکەن کە لە بەغا بتوانن نەوتوغازی منتیقی بفرۆشن و هەموو چ و هەم بجێ پەرپێدانی پارێزەکان بێن و خۆشگوزەرانی بگەڕێنەوە بۆ خەڵک چکە ئەوی بەلای هاوڵاتیانەوە گرنگە هاوڵاتی بەلاو یەکێتی و گۆڕان و هیچ حەزبێکی بەلاو گرنگ نیە ژیانی و گوزەران و خۆشگوزەرانی بەلاو گرنگە لە هەموو دنیا شار وایە بەڵێ دو سەرنجت کاک بەیار زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە و هیوادارم وەکو ئەو بارودۆخی هەیە لە گرێژنە دەرنەچێ هیوادارم لەسەر مێزی گفتو گۆشتەکان چارەسەر کرێت تەنانەت ئەگەر ئەم منتیقەیە نەوتوغازی خۆی لە ڕێی عێراقەوە فرۆشت و جۆرە لە خۆشگوزەرانی گەڕایەوە بەدەر لە شەڕی ناوخۆ بەدەر لە ناکۆکی و سراع ئەوە بکرێ ئەنی وردە ئێمە هەر ئەتوانین حکوومەتێکی چۆڕڵی یەگرتومان لە هەولێر هەبێ هەولێر هەر پایتەختمان بێ بەڵام پایتەختی وڵاتێکی مرکزی دواکەوتونە پایتەختی وڵاتێکی فیدرالی پێشکەوتووی دەوڵەمەند کە هەموو ناوچە و پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەست بە یەکسانی بکەن و ئینتیمایان بۆ ئەم وڵاتە هەبێت زۆر سپاس بۆ بەڕێز بەیار بلازم عومەر چاودێری سیاسی چالاکەن سوپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ